جان بجاوين دواو ناقد جا صوت كان هيد ميكروفون بيونية أو لا حظك ايه وقت زي ما بفهمت أول كان صوتية 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 هاور يعني بزحمة لزور شاكر ما بردوان بين صلاة ورز له ولا بيت بميوان داري برز كعجازات جتيار نمونكي هلبجا نمونه رمزي كردستان نموني رنجو بري رنجي دستو خمانة شتومكي خمانة خوراكي خمانة أرزوئي خمانة كتوانيوتي لسر خاكو خولو آوي خمانة شانازيكو برهمكان وشانازيكان بقينة زورك هل كرديكا ماوي 20 ساڵە 10 ساڵە چەند ساڵە نتوانیوە بگاتەوە کوردستان بەڵام ئەگەر بێت و باسی کاگازانی لا بکەیت ئەگەر بێت و باسی بەرگبوومی کوردستانی لا بکەیت یەکسەر کاگازانی بەبیێتەوە و ئەگەر بێت و باسی کاگازانی لا بکەیت یەکسەر شتومەکی ئەسڵ و خۆمانە و تام و چێژی بەبیێتەوە کاگازات بەخێر بی زۆر بەخێر سپاسەکەم برای شیرین کاگازات ئێمە حەزەکەم جیاواز لەو باس و شاپێکەوتن و دانیشتنانی کە کردوتە حەزەکەم باسێکی جیاوازمان هەبێت دەمەتەکەی بکەین و بەخێرات نیم بیانە بەڕزانێک شوێن بەخێر بەنیا ئەو بەڕزە لە سوانزی و کاکاران بەڵێ خۆشەویست و وەلایەک بەخێرات نێ ولایەکەین زۆر خۆشحاڵ بووین بەڕاستی نازانم سفرەکەمان دەرەچێت کۆمەڵە شتێکی کوردەواریمان کۆ کردوێتەوە ئێوە ناوخۆش و کوچۆڵی شەوچەرەیەک بام قاچی تۆزێ ئەوەلێکم بۆی شتەکە بکرێ بە دەما زیاتر دیار بێ پێما بێسە باشترێکە کاگازاریان من ئەو پرسیارەم لا دروست بووە کە جەنابەت وازانەوە 5 ڕۆژە 4 ڕۆژە گەشتی دەیە 5 ڕۆژە لە 5 ڕۆژە خاکی بەرتانیا خاک و ئاو خۆی بەرتانیا چۆنەکەوێتە بەرچاو ڕەفزە لای تۆ یام جێبایاخە لای تۆ خەڵکی بۆ هانەدەی یاڵێ لێی دوورکەونەوە بۆ کشت و کاڵ دەڵێن لەبەرەوەی کە ماوەی زیاتر 20 ساڵە کورد لە وڵاتەیە جێی خۆی گرتووە و ئێستا بووەتە کۆمیونیتی وەتە جالی کوردی گەورە بوو لە وڵاتە بەڵام هەر ئیشە تەقلیدیەکانەکەی تا چەندێ جەنابەت هارمانەدەی بۆی کە بتوانین لێرەش پشت بەسین بە بۆ خاک و ئەو خۆڵە کە بتوانین بەرهەمی تیا بەرهەمبێنین پێشێکی بەنای میهرەبان پێش هەموو شتێ با من سوپاس و پێزانی خۆم دەروبڕم بۆ کوردانی بەریتانیا کە کارێکیان لەگەڵ منا کردووە کە پشمە کوردستان زیاتر بانی لەشم گرانتر بێ بۆ ئەوەی کە ئەو خزمەتی بەرامبەر من کردوانە لەوێ من زیاتر و زیاتر تێ بکۆشم بۆ کورد و کوردستان وێرەوە چاوی یەکە بە یەکەی هەر هەمویان ماچەکەم ئیترەوە بە قسە ناکرێ و بە سوپاز ناکرێ و ئەو کارێک کە بەرامبەر من کردیان هەتا ماوەم قەرزاری کوردم ئەگەر باسی لەوە بکەین کە کشت و کاڵکردن گرنگە بۆ هەموو لای من کاتێکە بینم ئەچمە کاتێکە بینم ئەچمە شوێن پڕە لە کورد کۆمەڵێکیان ئیشی نییە یا کۆمەڵێکیان بێ ئیشن یا کۆمەڵێکیان لە شوێنێکا ئیشەکەن بۆ نمونە بژێوی ژیانیان دەرناکە من حەزەکەم دەست بە نەکەرتی کشت و کاڵ خۆ 3 مانگ بۆ 4 مانگ ئێمە ئەتوانین لە بەریتانیا سەوزە بفرۆشین یا تەماتە بفرۆشین یا خەیار بفرۆشین ئێمە توانین واش بکەین کە کوالیتی کوردستان بینێرە خاکەکە خۆی ئەبێ بۆی بگونجێنێ مەسەلەن ئیشتیاکردن نێوێ و فکری تیا بگوڕن ئێستا زۆرێکی لە کوردانی ئێرە من چوومەتە ناوکێڵەکەیان و مای دەستخۆشین کە توانیوێتی کۆمەڵێک لە بەرومی کوردستانیش وە تۆی بەریتانیاش لێ سەوز بکە و سوودێکی باشی لێ ببینێ بەڵام ئەگەر بکەوێتە بابی ئەوەی کە تۆ بژێوی ژیانت بخەیتە سەری
پێم باشە ئەوانەی کە کشت و کاڵیان حەز لێیە بتوانن هەر بە ساوزەکردن کاکە لە خۆی گەورە زیادێ کوردێکی زۆرەوەتان لەدانێ هەر کوردان من لێرە و چاوی یەکە بە یەکان ماچەکەم ئەگەر بتوان لێ لە بەریتانیاش ئەوانەی کە کوردن بگەڕێن بە سەر ئەوانەیە کە کوردن و کەرتی کشت و کاڵ بەجێ دێنن لێرە لەوانەی بکڕێتەوە بۆ نمونە تۆچی ساوزە ئەکڕی با ساوزە لە کوردەکە بکڕ باشترە با تەماتە لە کوردەکە بکڕم باشترە با خەیار لە کوردەکە بکڕم باشترە ئەتوانین لە ژێربەیتی پلاسیکی ئێمە ئیشی لەسەر بکەین جا دوایشە ئەوە لەسەر خواستی خۆیان ئەگەر پرسیارمان لێ بکەن ئێمە جوابدانەوەیان بۆ بکەین لە بەسەرەوەی چۆن گوڵخانە دروستکەین یان لە کەیەکە بێ گوڵخانە ئیش بکەین یا لە کەیەکە پێویست بە گوڵخانەیەکان لە ژێرا دروستیکەین یا ئەو سەوزانەی کەیکەین زۆرێک گلەی لەوەکە کە گەڵاکانی زەر دەبێ یا نقطە نقطە ئەبێ یا تووشی فتریات هەبێ یا تووشی دۆکە ئەبێ ئیتر دەتوان لەو لایڤەی بەڕێستا پرسیارمان لێ بکەن وێمەش بەپێی پێویست جوابیان بینەوە و باشترین ئیش ئەو ئیشەیە کە لەسەر کەرتی کشت و کاڵ ئیش بکەین ئەوانەی کە ئیشیان نیە لە وڵاتە داوەنیشین بێ ئیش خاربێک لەم شارەوە پرسیاری کردووەڵێ بۆچی ترۆزی ناڕۆی لە وڵاتە ئەوت بیستووە یان سەرژێوە داوە خۆی شت نییە ساوز نەبێت هەموو شتێ ساوزە بێ بەڵام ئایا کام ترۆزی تۆ ئەگەر بتەوێت ترۆزیێکی دێم بێنی ترۆزی منتیقی کانیپانکە بێنی دێم بێ و بتوێت لە بەریتانیا ساوزیکەی لە ناو ئاوێکی زۆر و شەیەکی زۆر و سەرمایەکی زۆرا ساوز نابێت ئەگەر بشتەوێت ترۆزیێکی بەراو بێنی ئەبێ بزانی ترۆزی بەراو چۆن ئاوەخوا من تا ئێستا دووسێک کێڵگەڕ ڕۆشتوم سێرەکەم چاڵیان بۆ کردو و لەم ئەرزە شێدارە کە وشتی بەخۆیە نابینێ ئەو ئاوی شێدێرە یا چاڵی بۆ کردووە کەواتە زۆر غەڵەتە کەرتی کشت و کاڵ وا نابێت من لام وایە بڵێم ئینگلیزەکانیش خراپەی کرد بەڵێ من هەر دیومە گریناوسێکی دروست کردووە ئاوەدا لەسەر لایلونەکە هەر هەمووی بە زۆری ئەگەر لایلونەکە نەبێت لام وایە بڵێم لە ئاوەکە باشتر بێ دڵۆپە کەم کە بێتە خوارەوە بەزە و کاتە بە زۆری یەتە قەلاقەیەش دۆ ژێری دۆ ژێری کەواتە دایم ئەم ڕەگە ڕەگ ئەو ڕەگە تینو بکرێ و دوای ئاو بدرێ یا خۆی بە شوێن ئاوا بڕوە تۆ دایمە ڕەگی خەیارێ یا ڕێگی تەماتێ یا زۆرێک لێەوە بامەیەکەن ئاخر بامێ لە وڵاتی ئێمە لە گەرماکانە ئاویشی نادەین لەبەرەوە سیز بێ گوڵەکان هەڵپێچێ بەڵام زۆرێکی تۆی بامی هێناوەت لە کوردستان و لە بەریتانیا ناشتوێتی لە عازێکی شێدارە بەڵام سێرەکەی بامەیەکی گەڵا زەردی ئەو وەچی یەکەم و دووەمە کاتۆ بۆ وەچی سێم سێرەکەی لە ناوەڕاستە ناسکەکەی زەرد بوو و گەشە ناکە کەواتە هەر زەردبوونی دارێک ڕۆکێک کە زەرد بوو گەشەی پێوە دیار نەبوو حتمما ئاوی زۆرە وای لێکە ڕەگ چالاک ناکە ڕەگە گەنێنێ بۆ خۆی قودرەتی نیێ و زیاد ناکات بەڵێ باشە سەر باسێکی تر توان پرسیارەکانتان ناڕاستەکە برانی بەڕێزم هەندێک لە شتەکان دووارن ئەو ڕێنەوە پرسیار لێ پێکاسێدە ناوی میوەکان بێتە چوارتنی خستە بازاڕەوە میوەشتیوە بوو کە چوارتنی نازانم کاک دیاری پرسیارەکەت ڕۆن نییە بێ زەحمەت پرسیارەکە دی ئێرە یا باسی کوردستانی کاکەزاد دەکەیت گوێزە هەورامانە ئەڵە گوێزە هەورامانە وەڵا قوربان تقریبا ئەتر هەنێکی لە کاکەزاد برسن ماڵی کاکەزاد ئەوە بێ دەستی خۆش بێ ئەو میوەی بە ژۆرێکی کردووە بڕاتان بێ کاک ئەم میوەیە طبعا ئەمە نازانم میوەی کوردی ئەمە خانمانی دەستی خانمانی هەورامانم لێرەوە دەستخۆشیەکەم لە هەورامیەکان کە نایەڵن تەنانەتەوە بە خەسار بڕوە کەواتە لە وڵاتی خۆمانەوێ وای لێ بکەین ئەو میوانە بە زۆری نەخینە بازاڕەکانەوە بتوانین وشتی کەینەوە بۆ زستان فەرمەوە سێوە ئەوە پرتەقاڵە ئەوە لیمۆیە کەواتەوە جاران بوو تایە سێ و هەرمێ و لیمۆ وشکەرە بۆ زستانەوەی بابە چۆنە بێشتیوە ئەوە تا بۆنیک یەک پارچە بۆنی کوردەواری خۆماڵی کاک ئازاد
شتێکی ناو خەڵکاڵەن مستەقبەلی مناڵەکانە یان مستەقبەلی خۆم خەڵک زۆر مستەقبەلە پێنام مستەقبەلە تەسی لە ژیان سەبار بەمە لە کوردستان یا لێرە بە تایبەتی لە کوردستان ڕاکاتە شارەوە پشت دەبەسێ بە مەعاش چ کۆمپانیا بێت چ حکومی بێت ئیتر لە سەپاڵەوەتی خەڵکی کوردستان تایکی کوردستان چاوی لە دەوێ مەعاشە چ کۆمپانیا بێت چ ئەوە بێت بەڵام من هەندێجار بیرەکەمەوە بەڵام ئەم بیرکردنەوەم بەڕێی جەناو تاواکە بزانە وایەنە منەڵام ئەگەر بێت و کەسێک بچێتە لادێوە 4 هەکتار 2 هەکتار زەوی بەدەستەوە بێت بەو شێوەی کە جەنابت ئەیکەیت و بەرهەمیێنی ئەوە بکات بۆ نمونە میوەیە پێویست ناکە بکە لە بازاڕ گەرم و جوێ توانێت هەندێک بیوەشێنێ بیچێنێ تەماتۆ کولەکەی توانێت هەیدێت تەنانەت ئەگەر کارە باش نمێنێ سەزەریا ئەو توانێت بەدەست هاڕ ئاردووسکە بۆ خۆی و بتوانێت خۆراکی پێویستە ڕۆژانەی بەدی بێنێ ئایا ئەمە بۆچی خەڵک لێی ساردە بۆ ئەترسێ بۆ خەڵکەمە ناکات کاک سەید ئەوە پرسیارێک نییە مستەقبەلێک نییە کە دابینی کاڵ ماڵماڵەکە زای چۆنە کاک سەید بام یەک شت پێوەڵم لێرەوە ئەوە پرسیارێک نییە تاگلایەنە جواب بدرێتەوە چکە ئەگەر بتەوێ دەیەک سەوزکەی ئەبێ خەباتی بۆ بکەی ئەمە ساڵەکانی هەشتا نییە هەموو دیەکان کانیاوەکانیان مابێ ئەمە دەلالت لەوە ناکە من پشتی خەڵک سارد کەم و نەچێویشکە من هەمیشە لایڤەکانم لەسەرەوەی کوردستان سەوزکەین لادێکان ئاوادان بکەین لادێکان وا لێ بکەین لەبەرەوەی بەروبوومی هیچ وڵاتێک نێتە کوردستان بەروبوومی خۆمان بخۆین بەڵام ئایا تۆ چ پشتگیرێک یا چ وعدێگە دەی بە لادەیەک بچێت لادێکی لە لادێکەیە بژێوی ماڵ و مناڵی پیاکە کە کانیەکەی وشک بووە هەمیشە من باسیەکەم وەرن با ئێمە پێش ئەوەی لادێکانمان چۆڵ بێ پێش ئەوەی باخەکانمان وشک بێ پێش ئەوەی هەورامان وشک بێ پێش ئەوەی سیتەک و مێرگەپان و منتیقەی سەرتەکی بەمۆ وشک بێ با هەڵچین ئاسانکار بکەین هەموو دەیەک بیرێکی بۆڵکەنین کە من هەورامان وشک بوو ئاوم ناوێت من سەرتەکی بەمە وشک بوو ئاوم بۆ چییە کەواتە ئەمە جوتیارێکی هەژاری دەستخەڵی شاوی داما و ناتوانێت بچێت لە لادێکەیە مانگایەک بەخێوکە ئەو ئاو نییە ئاو لیترێ ئاو نییە مەسەن بۆ نمونە بیکاتە بنی هەنارێک نامایە بە هەزارە پەیوەندی بەمنەوە کرێ کاگازادەوە باخەکە مشتی کرد کەواتە تاکە چارەسەر ئەوەیە گیانمان ئالەویایە ئەوە من لەم لایوی بەڕێستەوە دووسێ خاڵی گرنگ باسەکەم بڕوان پێ بکەن بڕوا ئەگەر بێت و کوردستانی خۆمان باز لە کوردستانی تورکیا و ئێران و سووریا ناکەن ئێمە بریتین لە چوار بەشی کوردستان بەشە پشکە بێشێ و بێ ئاو و باران و گەرمەکە بەرێمەکەوت جام لێرەوە یەک دوو خاڵ باسەکەم ئیتر گوێم لێ گیرێ گوێم لێ ناگیرێ چۆن پەیڕەوە کرێ با بکرێ من ئەڵێم ئەگەر دارێکمان لە کوردستان وشک بێ بە 50 ساڵی تر بۆمان سەوز ناکرێت نمونەمان زۆرە زۆر خەریک بووین کەرکووکمان بۆ سەوز ناکرێت زۆر خەریک بووین کۆمەڵێک شوێنی گەرممان بە پێی پێویست بۆ سەوز ناکرێت بۆ سەوز ناکرێت خاک نەما شوێن نەما هەمووی بوو بە قیر بوو بە جامخانە بوو بە بینا بوو بە کاشی تەنانەت جەزرە وەسەتیەکانیش خۆڵەکانمان نێژ بیکەین بە چیمەن و گوڵ و گوڵزار و هەموو عەسرێک تەسیسێکی بۆ دانین ئاوڕشێنێکی بکەین شێیەکی بۆ دروستکەین یاریدەدەین بۆ داری جەزرە وەسەتیەکانمان کە بژی لەسەری کەواتە هەورامان سیتەک پێنجوێن مێرگەپان ئێمە بەس ئەو چوار شوێنەمان بەدەسوەیە کە هەوایەکی فێنکی بداتۆ بەکوێ بە کوردستان بەڵێ وەکو چی وایە وەکو وایە ئێمە بووبەڕێ داگرسێنین هەر سێ درگا و پوشەکەی لابەرین ئاوی تیا نەبێ کەواتە گڕە و گەرمایە کە هەر دانانیشم لە بەریا جەنابەت ئەڵێ پوش با دروستکەین بۆ ئەو ئاوکانیاوانەی کە ئیستا هەن بەچی دروستیکەی بە درەخت و سەڵایی تەواو من بۆیە لێرەوە هەمیشە باسم لەوە کردووە ئەگەر کوردستانمان خۆشەوێ وەڵڵا وەبیللا وەتەڵڵایی ئەگەر بێت و ئەو ژینگەیە نەمێنێ ئەوە من ساحەبی قسەی خۆمم
بە 100 ساڵی تری ژینگەکەمان بۆ نایەتەوە ئەم ساڵ نەک ساڵەکانی 89 دەکات سەیری کە هەمومان پێچاوینەتە کوێ هەورامان ێ باشەوە هەورامانیش گوێزەکان نەمان تەواو ئەی چۆن ئێمە هەڵچین تەماح بخەینە بەردەمی برا جوتیار و لادێیەکان بڕنەوە بە لادێکانیان بەچی تەماحێکیان بۆ بکەین بەوەی کە کانیاوەکەی وشک بووە بەوەی کە جۆگەکەی نەماوە بەوەی کە باران و بەفرەکە نەماوە کەواتە ئەبێ ئاسانکاریە بکرێت لە مەولا ئەو مەسرەف و پارە و سەرفکردنەی کە دانراوە بۆ کۆمەڵێک شت بدرێت بە ژینگەی کوردستان چکە ژینگە زۆر زۆر لە نەوت باشترە ئەگەر ژینگەم نەبێ تەماتەیەکی جوانم نابێ ئەگەر ژینگەم نەبێ بۆڵێ ترێی جوانم نابێ بۆڵێ ترێیش شەراب بردووی وشکی خراپمە بێ شووتێکی خڕی جوانم نابێ شووتێکی چرچی پیسی ناشرین مەبێ کوا ترۆزیەکانی جاران من لێرەوە لەمەوێ پرسیان لە تۆ بکەم ترۆزیەکەی منتیقەی دەشتی کانیپانکە کوا ترۆزیە دێمەکانی خواری دەربەنی خان کوڵەجۆ و بینی گەرمیان و دەربەنی خان کوا کاڵەکە دێمەکە و کەواتە ئەمە شێ نەما ئێمە هەڵەسین گاسنێکی 12 دەمێنین جوتیارێگەڵە کاکە لە باتیەوەی 6 سعات بکێڵم ئەم گاسنە 12 دەمە بە 2 سعات بۆ مەکێڵێ ئەی نازانی بەرا جوتیارەکەم زەرەرتە ئەی نازانی تۆوێکی ترۆزی ئەگەر بە سێ گاسنە داینەچێنی ئەم دەگاسنە 10 سانتیم خۆڵەدا بەسەریا لە مانگی چوارە تیشکی خۆر 10 سانتیمەکە وشکە کات و ترۆزێکی سەرەقەل ترۆزێکی کەم عومر کاڵێکێک هەر نەما بۆچی نەما لەبەرەوە شێ لە عەرزان نەما کەواتە تۆ ئەگەر بتەوێ کاڵەکە دێمەکانی جاران بێنی تۆ تایم ترۆزیەکەی جاران بێنی تۆ تایم ئەبێ بە سێ گاسنە دایچێنی کاتێ تۆ لەکوێ 20 سانتیم 30 سانتیم خۆڵ بێ بەسەر تۆوێکە لەکوێ 8 سانتیم تۆ بێ بەسەر خۆڵێکە کەواتە ئێمە ئەبێ وا بکەین ترۆزیەکەی جاران بێنینەوە ترۆزی هەر نەما ترۆزی جوان نەما ئەویش گیانمان بە شاخەکانی قەندیل و کۆمەڵە شوێنی فێن کە ئەو ترۆزیانی کێتە منتیقەی سۆران و ئەو ناوە کەواتە لە شارە زوری ئێمە ترۆزی دێم نەما کاڵێکی دێم نەما ئەگەر جارانیش درەخت نەبووە بەڵێ مەسەڵەن بەڵام ئەم پەرێنەزان نەبوون ئەمە وسپلێت و ئەکسۆزی سیارە و معاملاتانە نەبوون لە بەرامبەر یاسمەتەوە خەڵ گواڵ ئەڵێ خۆ کاکە خۆ جارێژ ئەوە درەختە نەبوو باش بەڵام بەرهەمەکە جوان بوو بەڵام من پێم وابێت بۆ تاوکە قسەی ژنابێت ئەو هەموو سیاری کاتوونە کوردستانەوە یعنی لە مێژووی عێراقیش وانە بۆ نمونە 10 ساڵ پێش دەکوانە سیارە بوو 20 ساڵ پێش هەر نەبوو کەمترە بوو باش حەجی سلێمانی بۆ نمونە 30 ساڵ پێشەوە دوو سیارێکی هەبوو بێت چەند کۆمنتان تۆڵێ جاراندار نەبووە یەک شتێکی وام بەچاو ناڵێ کۆی ئێستا ناقص پەنجایە خەتای گەرمایاڵێ باشە خەتای گەرمایە زای پەنجایە باشە بڕۆ یابان من چوومە یابان ساڵی وایە 300,000 کەس لە گەرماتی هاچێ لە یابان یەک گەڵاشی زەرد نبینی زەردابین بۆ لەبەرەوە شێ هەیە وڵاتە من گەرماشم هەبێ شێکە دروستکەم کێشەم نییە بەڵام ئێمە داواکارم لە شارەوانەکانی کوردستان داواکارم من لام وایە بە سەدەها ڤیدۆمە بێ لەسەر ئەوەی ئێمە باجەزرە وەسەتیەکان بەداخەوە دارتوویەک خزمەتەکەین دارێک لە جەزرە وەسەتیەکانە خزمەتەکەین سێرەکەی کە گەڵای وەران ئەچین داماویەکەین بەس کۆتەرەکەی ئەڵینەوە ئێوە هۆکار نییە بە هەزارادار ئێمە کەمەکەین و بەقەدەر خۆی سێبەر دروست ناکاتۆ ساڵەکانی هەشتاکان و نەوەدەکان ئەچووی بە شارێکی وەکو هەڵەبجا یەک پارچە توو بوو ماڵێک دیار نەبوو ئەچووی بۆ سەیسایەق یەک پارچە سەوزایی بوو ئێستا کوا سەوزایی کەواتە ئەگەر گەرمیش بێ بە سەرما خۆ من قابلە کۆڵ بدەم لە کوردستان ئەگەر دەرەجەی حراتیش بچێتە 60 کەواتە من ئەگەر کۆڵم داعنی شکستی نێنا ئەبێ من هەڵسم چی بکەم ژینگەی وڵاتەکەم بپارێزم ئەبێ من هەڵسم کارێک بکەم لە وڵاتەکەمە بریتین لە 3 چین عرس هەڵسین تەوزیعی کەین زۆرێکەیە
سەد دۆنم گەنمی کردو بەڵام لەکووا کردوێتی لە ئەرزێکی چەوی کڕا کەواتە لە خۆیان ئەمە ئەگە هەر بارانیش بێ گەنمیەکرد ناداتێ بەپێ پێویست کەواتە ئێمە ئەبێ هەڵسین لە وڵاتەکەمانە ئەو شوێنەی کە ئاو ئەگرێتە خۆی هەڵسین دابینیکەین بۆ کەرتی کوشتوکە بەڵام ئێمە ڕۆین بەداخەوە هەموو عەرزەکانمان هێناوە کۆمان کردوتۆ ئەڕێنترەکەین بە سەوزایی ئەیکەین بە خەیار ئەیکەین بە تەماتە بەڵام نازانین عمری تا چەندێک بڕەکان لەناو ئەو عەرزە کەواتە بێمە عەرزەکان دیاریکەین بۆ وڵاتەکەشمان بپارێزین لە وشکە ساڵ باشن لای یەکدوو پرسیاریکەش بەکوی گشتی کاک ئازاد باسی وە کابێ کوردستان درەختی تیا بنێژرێت سەوزیکەینەوە بۆی کە شەهۆوایەک دروست بێت لە کوردستان فێنک بێتەوە شەهۆواکە بە جۆرێکی لێ بێت کە تاسیریا بێت لەسەر ئەو گەرمایە تا درەخت زۆرتر بێت نازانم بۆ شێوە شارەزای جەنابکە بەڵام خوێنکایی بگرە زیاتر بۆ شێژە بەیانی بڕۆ بەلای باخێکە دەستی دەربێنێ یەک پاش دەسەوە بە فێنکی دروستە بێ نەچوو لای باخنازی لە قاپنازیێت شەوان دەبڕۆ لە باخەکە دەرچۆ خۆر کەش و هەوایە لە باخەکە دەرچوو سێرەکەی دەستی دەبێنە خەری گڕی سووتێنێ زۆر ڕاستە کەواتە شێ دروستکردن بە باخە سەوزایی دروستکردن شێ ئەداتۆ بە وڵاتە کاگەزە داری تشکەی کردووە تەمەنی 5 ساڵە کار چێ بەرناگری داری چی؟ تشکە پێوای بەسی سماق تشە سماق لەکوێ کردوێتی لە بەرتانیا لێرە ئاخسەی کرد خۆت زایی ترش لەکوێ سەوزە بێ لە شاخە دێمەکانی کوردستانی خۆمان تێگەیت ئێستا لێرە لێی گۆڕاوە مەسەن بۆ نمە ترشە بەڵام دایم ئاوە خوا ئێوەش خوا بە دێم دروستی کردو لە پاڵ قەزوانەکانە لە پاڵ بەڕۆکانە ئەگینا من ترشێکم نەدیوە لە شارە دوورا سەوز بێ بەڵام لە کاچی بەرە کۆی لەو کڕانە هەیە لەو دێمانە هەیە لە وڵاتە کە ئەو باراناوی و شێ بەرزەوەیە شووتی چۆن بکرێ باش مەسان چ وەرزێکا بکرێ باشە من لێرەوە حەزەکەم بەعام قسە بکەم نەک شووتی چکە شووتی و کاڵک و ترۆزی و تەماتە و خەیار و ئەمە هەموو یەک تایفێ باشە ئەوەی تیان ئەوە لای من نییە بڵێ کام دار ئەشێ بۆ بەریتانیا کام تۆوی خەیار ئەشێ بۆ بەریتانیا ئێمە هەر بەشەری بکەوینە بەحریجە ئەوەی مەلە نزانێ خنکێ ئەوەشی کە مەلە بزانێ هەر مدەتێک مەلەکە زانێت ئەگە بنیشێ کەواتە کۆمەڵێک زۆر شت بەرەو ڕووی منە بێتەوە کاگازار ئاو ژیانە من ژەڵم برا بە ڕێزەکەم ئاو خنکێ نەریشە من کە ئەڵم ژیانە خۆمی پێشۆم تینوێتی پێدەرەکەم ژیانە بەڵام ئەبێ بشترسم لە خنکاندن نەکراوە من پەرداخێک شەربەت بێنن بۆم ئێکاکە خۆ ئەیتوانی ئەو خانمە بەڕێزە ئێستا 20 لیتر شەربەتم بۆ بێنێ دەی ئەخنکێ دێخۆ هەردووکیشیان هەر ئاوە هەر شەربەتە بەڵام ئەمەیان چۆن بە تەنزیم ئەی خۆی ئەویان ئەو خنکێنێ دێوەرە کاکە من دەلی تراوەکەم بە قوریتووە کەواتە داواکارم لە بەڕێستان لە بەریتانیا ئەو سەوزانەی کە ئەکرێت بە هیچ شێوازە نابێ ئاوڕشێن بکرێ ئەو سەوزانەی کە ئەکرێن بە هیچ شێوازێ نابێ ئاو بەرگەڵاکانی بکەوێت سۆدە دانیم لە ژێری ئاوڕۆ بەڵێ ئێستا لامایە زۆرێک بڵێ کاگازار یەخۆ من وەڵی سەوزەم هەیە و ئاوڕشێنی شێکەم و کێشەشم نییە باشە برا بە ڕێزەکەم تۆ سەوزەکەت لە باتی ئەوەی 5 سانتیم بێ با 20 سانتیم بێ با 5 سانتیم بێ با 15 سانتیم بێ نەک تۆ بڕۆی بە ئاوای لێ بکەی گەڵاکەی زەرد بکەی دۆکە لێی بدا و تووشی فتریاتی بکەی گەڵاکەی پەڵەپەڵاوی بێ کوردشتێوە ئەرزیێرە هەچ خۆی ئەو کوتەسپێ بۆ ئەرزیێرە تینوویەکە باشترە بەڵامی سەر لە کوردستانی خۆمان ناڵن لە ژیانما کوتی سپی بەکاربێنن چکە کوتی سپی لەگەڵ پێگاتەی حیوانیە لە وڵاتی خۆمان ئەگەر نەزانی بیکەی ئاوکێشەوە کوە چێشتێکی سوێر بخۆیت بەڵێ ئاویژنەیە خۆیت کەواتە کاک سەید من چێشتێکی سوێرەیەم بە تۆ ئەڵێ مادێ ڕێبکە بەم شاخە بۆ سەرگەت زان چی لێیە کەواتە ئەو ڕۆکەش ئاوایەکە لێیە ئەو برێدەوە پەتاتم چاندۆسی هەفتەیە چوی نەکردووە لە بەرتانیا ساردە شوێنەکە کاک محەممەد جەلال بۆمان ڕاستکەرەوە زەحمەتزای شوێنەکەی تەپاتە گیراوە گرین هاوز وشتی وایە ساردە لایلۆنی بۆ بەرێبیدا بەسەریە هەتاوەکو چەکەرەیەکە چەکەرێکی داینەکە لابە
هیواداری وەڵامەکەت وەرگرت بێت وەڵای ببوون کامێرە ناتوانین بدێرین گولاشی هیواداری وانی کە پرسیارەکانمان نەبێت دووبارەیکەینەوە بەڵام ئێمە پرسیارەکانمان هەمەڕەنگە هەر سەبار بە کشت و کاڵ نییە سەبار بە سەردانەکەی کاک ئازاد خۆشێتی کاک ئازاد تۆ ڕۆژێ لە ڕۆژان بێجگە خۆشەویستی بێجگە قسە هیچێکی تر نەبوو بۆ خەڵکە بینیمان لێرە ماشەڵڵا مەسەڵەن شەقامەکان لە ڕێگەکان کوردەکانی بەرتانیا ئەوروپا ئەوشی کە لە دەوری وڵاتەکانی هەیە بە تەلەفۆن خۆشحاڵی خۆی دەبڕیوە ئەمە لای کاک ئازاد چی دەگەێنێ و وە کاک ئازاد مەسەڵەن ئەوێ چیان بۆ بکە هەست بە چی دەکەی کە تۆ ئەو خۆشەویستی و ئەو هەموو کەسەکە وەکو برا خوشکی تۆی لاتۆ لە وڵاتانە دەست بۆکەنەوە ماڵ بۆکەنەوە پێشوازی لەکەن لە بازار ڕاوێنن لەگەڵەگرن تا چەندێک ئەمە کاک ئازاد خوێنەوەی بۆ کات من ئەتوانم یەک وعدیان پێ بدەم چکە نە سەرمایەدارم کۆمەڵەشتی باشتر بکەم منەوە تاریسە دوو میوانی زۆر زۆر بەڕێزم لایە نە خەڵکی هەولێرن و نە خەڵکی سلێمانین و نە خەڵکی هەڵەبجەن و خەڵکی دۆکن باوکشمان زیێ نوژی نەکردووە بەڵێ و هەتا ماویشم خزمەتکاری کورد و کوردستانم دوو پیاوی زۆر بەڕێز ماڵ و عایلەکەی خۆیان جێبێڵن 6 سەعات دوور بێن بۆ لای من ئەوە ئیتر تۆ ناوێنەی چی من یەک وعدیان پێدە تەمەناکەم ئەوەی کە کردبێتم سوودێکم گیانی بۆ وڵاتەکەم تەمەناکەم ئەمە ئەوە گەێنێت میلەتی کورد تاکی کورد تینووی کردداری چاکەیە تینووی کەسایەتی دڵسۆز و لێپرسرا و مەسئولی ئازاد ئاسایە تینووی ئەوەن جا بۆیە هیواداری کاربەدەستەکان دەسەڵاتدارەکان فێر ببن چێژ و ڕێزگرتن و خەڵک خۆ بە قوربانیکردن بۆی لەوایە خزمەت بکەن نەک خزمەت بکرێن کاک ئازاد خزمەتەکە ئێمەش لێرە خزمەت یەکەین یعنی بڕات بێ ئایسەم یعنی بە یەک پۆستکەین بڵێ کاک ئازاد فڵان لە فڵان شوێنە بەیانی 1000 نەفەر کۆ بێتەوە و لەوێ قسەکەین و بەرنامەیەکەین بەڵام لەوە چێگە کاک ئازاد بەرپرسێکی حکومی حیزبی باە و کەسێکی ئیهمال و ئەوە باە بەخوا کەس لەوە چێ من لۆژێ لە ڕووناتایە لاوێکمان کردایەتەوە بەڵام منیش خۆم لە ڕووناوە باتمایە بۆیە بەڕاستی خزمەتکردن ئاوا چێژ و ڕێز و قەدرە بەخشێ هیواداری هەموو لایەک خزمەت بکەین نەک بە تەمایەوە بین خەڵک خزمەتمان بکات چکە بەڕاستی دوو ئەجر لێیە ئەگە دنیاش دەبێت قیامەت هەیە ئەگەر قیامەتشان هەبێت لە دنیا خۆ هەر ڕۆژ سپیە لای خەڵک کاک ئازاد بە تەمای چیتۆ کوردستان مەسەڵەن بۆ نمونە بەردەوام بیت ئەمە ئیشەکانت تیلاک نەبوویت ئەتەوێت مەسەڵەن تاکەی توەتوانی ئاوا بەردەوام بیت بەم ئامۆژگاریانت بەمەیگە خەڵک سەردان دەکا ئێستا من دڵنیام لەوەی کە ئەم خەڵکی کە لە ئەوروپا توێ ناسیوە ئەوەی کەشیگە لەگەڵ تا ڕسمێکی گرتووە ئەوەی کە ڕەکەمی گۆڕیوەتەوە هاتەوە کوردستان ژێ سەردان دەکا ئەمانە بەرگرانی من بۆ تۆ من خۆشحاڵ مەکە لام وایە پێت بڵێم ماڵ و مناڵم زۆر هیلاکە بەدەستم چکە بۆ من وعدێکم داوە بەخوای خۆم تا ئەو ڕۆژەی بمێنم خزمەتی وڵات و نیشتیمانەکەم کەم بەبێ هیچ پلە و پۆست و پارێ ئەویش تەمەنا ئەەکەم کرد بێتە لە ژیانما نایفرۆشمەوە بە میلەتەکەم لە ژیانما نەکەس زۆری لێکردوم بیکەم و خۆم و زەمیر و دین و دیانەتم وای لێکردو چکە زۆرێکەیە مزگەوتەکە بۆ قیامەتی یان مەکتەبەکە بۆ قیامەتی من پارەم نییە دوانە بکەم منیژە ساڵم ئەمەم کردووە تەمەناکەم خوای گەورە لێم ببوورێ لە بەروی خزمەتی وڵاتەکە مەکەم نیشتیمانەکە مەکەم لە هەمووی گرنگتر ئەوەیە کە بە شوێن قوتی میلەتەکەم ئاڕۆ من 11 ساڵە خەریکی قوتی ئەو میلەتەم برنج کە وای لێ بکەم ئاو نەخوا وەک ڕایتەری سیارە دیێوران کە بەڵام زۆر بەداخەوە کە خومان داوەتە نەوت
ئێمە باز لە نەوت نەکەین ئێمە لە نەوت گرنگترمانەیە ئێمە وڵاتێکی دەوڵەمەندمانەیە بە کەرتی کوشت و کاڵ ئێمە ئێستا دەیەکمان هەیە لە منتیقەی چەمچەماڵ ئەوە ئەبێ هەموو کوشت شانازی پێوەکە کە لە نیاندەرتاڵەکانەوە تا ئێستا ئەوە دێی چەرمۆیە و منبعی کەرتی کوشت و کاڵ بووە ئێمە بێ شانازی بە خاکی خۆمانۆ بکەین ئێمە ئەبێ شانازی بە جوتیاری کوردۆ بکەین ئێمە ئەبێ بە شانازی بە گەنجی وڵاتمانۆ بکەین ئایا ئەزانن کیلۆیەک تەماتە جاران 200 دیناری نەکردووە بەڵام پڵنگ ئاسا کۆڵیان نەداوە جوتیاری کوردستان داواکارم هەر کۆڵ نەدەن ڕۆژێک بۆ ڕۆژێک ئەبێت کە ئێمە مەرجەعێتێکەمان بگەڕێتەوە سەرچی سەرکەتی کوشت کابران ئەوانەی کە پرسیارەکە هەڵسەکەن دیاری بکەت بنووسن بەریتانیا یا بنووسی ئەوروپا یا وڵاتی ئەوروپی کوێگەیە لە پاڵ کۆمنتەکە دیاری کاکە لە کوردستانە یا لە دەرەوەی کوردستانە چکە لە پرسیارەکە هەڵسی کاگازا دەکەم ئەوی ژەڵێم کوێ بەسنە نەبێت نایڕوون بێت چکە بۆی کە وەڵامێکی دروست بدرێتەوە چکە بەڕێزی بنووسیەتی ئیسلام تاکسی دەستخۆشان لێ ئەەکەم بێ زەحمەت گەرازەت بڵێ هەنارەکانم گەزۆیان گرتووە کە دەرمانی دێدەم کێشەی ئەوێت زۆر ئەگەر زۆر وریا بێت ئێمە ئەمانەیە خۆمان لە مێشولە ڕزگارکەین لە شیرینە ڕزگارکەین بەڵام سێرەکەین لە هەمان کاتە بە دەرمان گوڵەکانمان نەشوتێنین کەواتە بێ زۆر وریابی ئێمە یا ئەبێ گوڵەکەمان خۆش بێ یا بێ شیرینەکەمان خۆش بێ کەواتە دیاری کە بزانم کوێ جارێ هەنارەکە و چونکە کۆمەڵە شوێنمانەیە بە سەرما شیرینەکەمان لە کۆڵ نابێتەوە ئەم ساڵ یەک تۆ جۆمان گۆڕا کوردستانەوەی بوو بە شیرینە بوو بە گەزۆ کەواتە ئێمە بەکارێ بکەین لێی چاوەڕوان بین تا گوڵەکان هەڵی ئەپێچێ ئەو سات دەرمانەکەش بە قووەت بێ کێشەمان نابێ دەرمانکردن لە کاتی گوڵات دوو زەرە دەبەخشێ زەرێکیان گوڵ سووتاندن زەرەری دووەم هەنگ لە ناوبردن کە ئەویش بەشێکە لە کەرتی کوشت و کاڵ ئەویش سەروەیەکە لە کشت و کاڵ کەواتە لە کاتی گوڵا 15 ڕۆژە 20 ڕۆژە دەڕۆژێکە واز لە دەرمان بێنین چکە دەرمان بەعزێکیان سووتێنەرن بەعزێکیان بەقووەتن زۆرێک لە جوتیاران هەیە دوکانە بەڕێزەکە پێڵێ 20 سیسی تێکە بەڵام 20 سیسی لە سەرەکەشیان ماوە تۆ زیاوی تێکردووە ئەڵێ با ئەمیش کۆمە ناو کۆڵە پشتێکە کەواتە بوو بە دوو هێندە زەرری زیاترە ئەبێ زۆر وریابی کاکسم کۆ ئەسعەد لە ئەڵمانیا ئەڵێ سڵاو ڕزمێ و بەرنامەی هەیە بێ بۆ ئەڵمانیا بڕوا ناکەم ئەم جارە لام وایە سەردارێکی نەرویش بکە مامۆستا ئازا لە نیوکاسڵ هاوڕێی خۆشەویستی خۆمە سڵاو ڕێزمان هەیە لێرەوە سڵاو ڕێزی چاوی ماچەکە ئەڵێت خزمەت یەکەم پێمان خۆشە بێتە ماڵم لێرەوە پێیان پێ بێ من لێرەوە چاوی یەکە بە یەکەی کوردان ماچەکەم لە وڵاتە بڕوان پێ بکەن ئەگەر کاکسەید بە تەنیا بیکاوە ئازان هەموو کورد کردوێتی لە لای من هیچ فەرقی نییە و هیچ ئیشێکیشم نییە بە وڵاتە سوێن بەخوای گەورە نە ئیشم بە بەریتانیایە نە بە نەرویجە نە بە ئەڵمانیایە فقط هاتووم لە نزیک و کوردە ببینم بەس کاک ئازان ڕەشید زۆر خۆشویستی دەرە بڕێ هیوا ئاواتمەوەیە بە نزیکۆ ببینم من لێرەوە وعدێکی پێ وەکو هەربەتە خۆش خاوەن ماڵی توانی داوەتیکەی من پێش ناوتەکەم ئاواتەکە توانی هەم شۆ بێت تەلەفۆن بکە لە خزمەتین وەرە لە ماڵسەین وەرە لەگەڵمان دانی شەو شەرە بکە و لە خزمەتین من چای تۆ ماچەم کاکسی ئەگەر جەناب پیاوێکی جوانی من ئامادەیم تێ حتا بەیانی ڕۆژ بێت و خزمەتی وڵاتەکەم نیشتمانە قوربانە دانازم زۆری ڕووناکی وەرفانتۆن یا ئینەڵی کاکارزانگیان وەڵام دیاری نەکردووە خوا نەگرێ ناخوا بخێوێک کاگازار کاگازاری خۆشەویست دۆڵە چەوتی سلااو ڕێزمانی و کاگازاری خۆشەویست سلااو ڕێز و خۆشەویستی لێرێت سلااو ڕێز و حرمەت بەڕێزێک باسی مێوی کردو دوو ڕۆژان بێتی دوو ڕۆژ هەر زۆ زۆر کە بڵی چڕی نەکردو یا چەکەری نەکردو نازانم مەوەسی چی بووە لەم دوو سێ ڕۆژان لای بێکم کرد لە باخێکە لێرە داواکارم لێتان داواکار من زۆر ڕقم لە ئاوە لامایەسە هەتاوەکو بەیانی پرسیار لە من بکرێ ئاو چۆن بدێرم هەر جوابدانم نەبێت چکە من ئەزانم ئاو کارەساتێک ئەنوێنێ لە بەریتانیا بەڵێ من لە وڵاتەکەی خۆم لە وشکە زۆر ڕقم لێتی سەر نەخوازەوە لە بەریتانیا
کەواتە میوە بۆ تامینێ لە بەریتانیا ئەزانم ئەو پرسیاریشان کردبوو بیرم چوو بەڵێ وتی بە کاگازات پرسە بۆ بۆ تامینێ تامینێ ئاوە خوا لە باتی خۆراک ئاو پێگاتی حیوانیەی تێ تامی لێ نابینێ ئەوەی شوان منە لە حەزەکەم ڕوونکردنەوەیە بدەم زۆرێکی پێگاتی حیوانی ئەدا بە دارەکەی بەڵام دارەکەی لە سوڕی مدبوو نایە خەوتووە ئاگای لە دنیا نییە مەڵە سوبان گوت دوو بەڵێ یەک و دووانەیە ئیتر پاییزێکی زۆی کا بەڵێ بەڵێ ئەو بارانەی کە ئەبارێ بەسەر ئەم پێگاتی حیوانیە حەچی ڕیناوەکەیەتی ئەچێتە خواری ڕەگۆ سادە لێ ناکات ئەی شوا تۆ زانی وەکو چی وایە وەکو وایە چاییەک لێ بنیت بە تازایی تەڵپەکەی بگریت و 6 جاری تر چایەکە لێ بنیت تۆ ئاویکەیتەوە سەرا کەواتە تەڵپەکە ڕۆی تەواو دەی بڕوان پێ بکەن زۆرێکەیە پێگاتەی حیوانیە کاتە بنی دارەکەی دارەکە خەوتووە باشە سێرەکەی بارانێکی زۆر لە بەریتانیا ئاوێکی زۆر شێیەکی زۆر هەموو ڕیگاوەکەی باتە خوارەوە ڕێک لەگەڵ تڵپە چایەکە فەرقی نییە کەواتە بۆچی تامینیە بۆ ترێکانی ئەم بەریتانیایە سووری وردە بۆ لەوەن قاوانی ئەو تریانە بەر بمنێ بە کوردستانی ناژێت زانن ئەگۆڕێیان نا بەر بێمان دەچێت ڕاستەخۆ لە کەناڵی بی کەیفۆ ڕاستەخۆ کەناڵی کودانانی بەرتانیا ڕاستەخۆ لەگەڵتانی ئەم لایڤە گۆڕاوەتەوە لێ سڵاو و ڕێزمانەی بۆ بینەرەکانیان و کاکە شوانە ئەستەکۆیی سڵاوتان لێ بێ کاک سید بە خێراتنی پیا و ئاڵتونیەکە ئەکەین حەق وایە بیکەن وەزیری کشتتوکاڵی هەر چوار پارچەکە خوای گەوتە مدرێژی بکات دڵ و گوڵ و ئەوانە و شیوە دابێت من چاوی ماچەکەم ڕێز و حرمەت مەیە بووی کاگەڕەکەی بەرزنجی یاخوا بەخێ بێت ئەو پیاوە گەورەیە چاوی ماچەکەم باسی سڵاو ڕێزەکان زۆرن سڵاو کاگەداری خۆشویست کاکە خوشکەخانە کارزان زۆرەکەی پرسیارەکان سەری حەڵات کا دووبارەی کەنەوە سلام چینی وەیەک لە بەرتانیا باش دەبێت وەلا چمانگێک تا سوپاس ئەو پرسیارە وەڵام درایە بەڵام بە کوردی کاگازات با دووبارە بچێتەوە سەری ئاڵێ میوەیەکی دیاریکراو نییە کۆمەڵە میوەتوان بەکۆی گشتی بکەن بەڵام ئاوی بەدێرن پرسیاری وەشم لێ کرد ئێگەر باران نەبارێت 10 ڕۆژ 2 هەفتەوانە ئەڵێ ماوەکە بەبرژێن لی هەر ئاوا بۆی ڕۆکەن و بە شوێنەی بڕا بە ڕۆکەکان ئەمە قسەیکە جەناب کاگازات خۆی بوو شایانی وەزیری کشتتوکاڵ زیاتر ئێسڵا و ئەوی چییە کە لای میوە گەڵاکی چرت ئەبێ هەر بە ناسکی وادێت ئەوی چییە گەڵای مێ و گەڵاکی چرت ئەبێت هەر بە ناسکی وادێت بەڵێ دوو لولبوونی گەڵامان هەیە یەکێکیان زیاتر لە هەرمێ لە سێو لە بەهێ لەمانە دیارەکەوێت ئەوە پێڵێن شیرینە بەڵام شیرینە ئێرە وەکو کوردستانی خۆمان زاڵ نییە زۆرێک لەوێ شیرینە ئەبینێ داچۆڕێ لێرە داچۆڕین نییە زۆرێکی لەوێ مێشوو لە سەوزەکان و ڕەشەکان ئەبینێ بە دارەکەەوە بەڵام لێرە نییە بۆ لێرە وڵاتی قانونە ڕقابە هەیە کۆمەڵک میوەی نەخۆش نایڵێ بێتە ناو بەریتانیا بەڵام لە وڵاتەکەی من یەک کۆمەڵک نەخۆشی زاڵە بەسەرما و کەش و هەواکە لەبارە بۆ زاوزێکردنی حەشەریەکان مێروەکان بەڵام لە بەریتانیا سەرەکەی ئەم ساڵ لێرە سیفەتێ باشە لە لای من سیفەتێ باشە نابێت تێکەڵاویەکیان کرد من هەمیشە وتومە نابێ فکرەی بەریتانیا بەرینەوە بۆ کوردستان و نابێ فکرەی کوردستانیش بین بوێرە بۆ لەبەرەوەی سێرکەن لە بەریتانیا بەفرێکی زۆر ئەبارێ ئەو حەشەریانەی کە ئیمساڵ جێشێکی کاملن و ئەیانەوێ قوتی بەریتانیا لەناوبەرن سێرەکەی بەفرەکە قوت حەشەریەکان لەناوە بە بەڵام لە لای من دارەکان نامرن حەشەریەکان نامرن ساڵی داهاتوو بە جێشێکی کامل و لێم ڕاستە بێتەوە کەواتە چاری ناکەم بۆیە کوردستانی خۆمان ئەناڵێنێ بەدەست کۆمەڵێک لە نەخۆشی ڕووەکەکان لە نەخۆشی دارەکان لە حەشەریەکان بۆیە من داواکارم لە کاربەدەستانی هەرێمی کوردستان
هیچمان کەم نییە لە وڵاتان با هەڵسین پشتوێنێکی ئەمنی دروستکەین با وڵاتەکەمان خۆش بوێ با نێڵین دارێکی بێکوالیتی بێتە ناو وڵاتمان با نێڵین کۆمەڵێک تۆوی خراپ بێتە ناو وڵاتەکەمان ئێستا وەرە وڵاتی بەریتانیا یەک دار ناتوانانی بینی تووبەری بەخۆڵەوە بەڵام بەداخەوە لای ئێمە کۆمەڵک نەخۆشی زاڵۆ بەسەرمانە چاری ناکەین ئەبێ ئێمە وابکەین لە وڵاتە لە یەکۆ دەست پێ بکەینەوە ئێستا دەست پێ بکەین باشە تا زیاتر زاڵێ بەسەرمانە و ئەوە تا ئێستا بەریتانیا بەدەست شێوە گیری خواردۆ شێ ڕۆژێک یە بەریتانیا بە دوای شیا بگەڕێ ئەو کاتە دارەکانی بەریتانیا تەحملی بڕوان پێ بکەن ئەم بەریتانیای ئەو من لێرەوە ئەم قسەکەم کاکسەید و کەناڵەکەی شایەن بن یەک ساڵ وشکە ساڵێ لە بەریتانیا دارەکانی وشکە بن چکە فێری شێ بووە فێری سەرما بووە فێری گڕەوگەرمانیە کەواتە یەک ساڵ باران نەبێ چی هاتووە بەسەر من دەبەرابەر بەسەر ئێرەیە چکە خاکی ئێرە ئاوگیر نییە خاکی ئێرە قومە ئاوای لێ بکە یەک ناوێت بەڵام ئەوەی کەماوە لای من ئەو شوێنانەی کە دارەکان ماون و کۆمەڵێک کشت و کاڵی تیاکرێ ڕەشەگڵە لای من ئەگەر بێت و 15 ڕۆژی ئاوی نەدێری ئەوە ئاوی خۆی خەز نەکە کاگەتیف دەلاک لە پۆرتسمۆسەوە سڵاوی تایبەتی هەیە چای باچێت خدمەتمانەیە کاکان لەتیفیان کاگازا سڵاوی تایبەتی بۆ جەنابەت ناردوو بۆ هەموو ئەو میوانە بەڕێزانی کە ڕێز و خۆشویستیان وانوە بەڕێزی پرسیارێکی منطقی کردو سڵاو باسی تو هۆکات چ لێرە توی درەخت ناڕێت مەڵبەتەش توئینەکان نێت ئەو توئینەکەیەوەی کە دڕکەکەیەوەیە توڕکی پیاوە ناخۆمان بەڵێ ئەوە هەیە هەی عیبی نییە بەس ئەی بۆ تو نییە توی درەخت خۆی ئەو نازانم کەس چاندوێتی یانە بەڵام نازانم من پێتەڵێن لێرە سێ مانگ هاوینی تێ مانگنی وێ هاوین تێ مایە خۆرە تێ زەژاڵم لێرە بەس بەهار و ستانی هاوین نییە باشە ئاخر سێرکە ئەزانی وەکو چی ئەمە مناڵێک ئەوە باسیشم کرد لە کۆڕەکە لەکوێ بە 4 مانگ مناڵێک لەدایک بێ لەکوێ بە 9 مانگ مناڵێک لەدایک بێ کەواتە لەو سوورڕا لێ تێکەچێت پرۆسەی دوور دێژە تو بەڵێ ئێستا بۆ نمونە قۆخی بەهارە کێشەی نییە بڕ لە کوردستان بێ چکە لە مانگی شەشا پێگە باشە بە سێرەکەی تو گەرمای زیاترێوێ ئێستا بڕۆ سێرکە و شوێنانەی کە گەرمن زووتر تۆکانیان پێگە ئێستا تو تقریبا 2 مانگ توی کەرکووک و هەولێر پێش هەڵبجە پێگە کەواتە لێرە ئەبێ کۆمەڵێک شت بناژین کە لەگەڵ ئەم کەش و هەوایە بگونجێ یەخۆ ناشکرێ ماڵچین بەیتێکی پلاسیکی دروستکەین 8 مەتر درێژ بۆ لە بەرخاتی تویەت بەڵام دەتوانین هەر کۆڵیەنە دەینەبەی ساڵ بە ساڵ تووەکان بناژین فێری ئەم کەش و هەوایە بێت بەڵێ کاکەز باشین سەر ئینەی خۆمان هاوڕێیان پرسیارەکانتان دووبارەکەنەوەی کە پرسیارەکان ڕۆشت و وەڵامان نێوەتەوە هیواداری دووبارەکەنەوە بینیارنێ بە شەندەکەی کە لە خزمەت کاکەزا دەبین و لایڤە کۆتایی پێێنین ڕاستەوخۆ لە کەناڵی بیکەیفۆرەوە کە ئەم لایڤە لەوێش پەخشەکرێت سڵاو ڕێزمان هەیە بۆ ئەو بینەرە خۆشویستانە کاکەزات مادەی زۆرێک کەس کە خۆت لێرە نەبووی تەلەفۆنیان کردووە کاکسەی میوانەکەت کە چۆ لای تۆ میوانە و تا چەندێک لە وڵاتان هێنێتەوە کۆمەڵە پرسیاریان شخصیان بە تەلەفۆن هاتووە پێم خۆش بوو خۆت لێرە وەڵامیان بیتەوە بەڵێ من ئەو سەفەری کە کردووە بۆ بەریتانیا فقط لەبەر خۆشەویستی کوردان بوو بازرگانی و سیاسی و دیپلۆماسی لێرەوە وعدێکیان پێدەم تەنانەت کوردێک ئەگەر بزنسێک بازرگانیەک مەعاشێک لە هیچ حکومەتێک هەر شتێک بە من بوو خۆی کورد وەکیل بێ شار بەدەرم کات هیچم نا من وعدێکە بەخوام داوە ناڕۆم کەسابەت بکەم پار و پێرار هەنارێ هێنایە بەریتانیا و هەناری جوتیانە نمونەیەکەیە سوێن بەخوا هەنارێکی منیتیانە بوو سوێن بەخوا
بەڵام کاگەزات خەڵک سێدا دروست بوو بەڵام بە کورسانە هەڵنارەکە وا بووە لە کورسان هاو بەڵام بەڵام تویان حەج وە بژمرم لە برسان نایکەم لە ژیانیش ماگ کاسبی ناکەم ئەو کاسبی کە لە ڕێی ئەم پیشەوە کردووەم خزمەتەوە کاسبی ناکەم کاگەزات ئەو هەناریە و ساڵە من ڕۆماڵم کرد بینەرەکان چاکە گەدان خەڵک پێشوازێکی زۆر زۆری کرد لە ماوەی یەک ڕۆژە حتا بۆم تاقیدا یەک ڕێڵە نییە هەر بە سنۆ خۆی ڕۆماڵ و بۆ دوکانەکان پێشوازی زۆر لەگەوی لێکدا لەبری ئەوەی کە ئەو هەنگاوە جوانە گەورە پێشوازی لە هەناری هەڵەبجەیە شارەزوو کرا ئەوە ڕۆشتە چاکتریان بێنابایە بەڵام بەداخەوە ڕۆشتن ئەنجارە هەر سنۆقێک 20 کیلۆیان تێ تەپان دەبوو تڕەلەش تا دێرە هەڵتەکەڵتەکەکە ئەمە نارانە بەر یەکەوت بوون یەک ژەنگ یەکتریان ژەنگ کرده بوو تەپی بوون بەڕاستی بەداخەوە سمعی هەناریان عنی وا لە کەدار کرد کە دوای ئەوە تڕەلەی کرد کە هەموو وەزەرە بەرزە و برا بەڕێزان کاکسەی ئێمە ئەگەر بمانەوێ وڵاتمان جوان کەین یعنی بەڕاستی بەو شێوە جوان نابێت من پێڵم من ئەگەر بنوێ لەبەر خاتی پارە کۆمەڵک بەرومی ناشرین بێن و شکۆی بەرومی کوردستان بشکێنم شکۆی بە هەزارە جوتیا شکاوە بەڵام بە هەڵسی وەکو هەموو میلەتێ لە باتی ئەوەی 40 کیلۆ 30 کیلۆ تەماتە بکەینە سنووقێکۆ هەر مشتریەکە بڕوە ئەوەنە ئەمدی و ئەو دیوی بکات دوکاندارەکەش زەرەر بکە با ئەمە وای لێ بکەین لە باتی ئەوەی 30 کیلۆ تەماتە بکەینە سنووقێکۆ با کیلۆ بکەین ناو 1 کیلۆ و بین بەدەستی کابرا و ئیتر نە ئەم دیویەکاو نە ئەو دیویەکاو نە دوکاندارەکەش زەرەرەکە ئەمە یەک دوو هەناری هەڵەبجە و هەناری کوردستانیش من وەکو خۆم شانازی پێوەکەم کە لە هیچ وڵاتێک هەناری هەڵەبجێکیان نابێت لە تامە لە ڕەنگە لە کوالێتیە بەڵام ئەمە توانین جوانتری کەین ئەتوانین لە باتی ئەوەی 10,000 تەن هەنار بینینە بەریتانیا و ئەڵمانیا و سوید هەڵەسین 2,000 تەنێنی لەبەرەوەی داخوازی زیاتر هەبێت ناڕوین کام هەنارەی بچوو بێ و لا ڕەشە بێ و بێنی وەڵام بەداخەوە ئەوە لەو کاروانە هەنار کرایەتە بڕان لەبەرەوەی کە خەڵک پێشوازی لێ کرد باشتر و چاکتر و ئەوەتر وایە بەداخەوان بیان لە ڕەکەمی پارە و ئەوە کردەوە کە زیاتر و ئەوەتر بەدەست بێت هیواداری ئەوە دووبارە نەبێتەوە کاگازات پلان هەیە تۆ ڕۆژی لە ڕۆژان وڵاتە بژیت یەک بست خاکی کوردستان نادەم بە هەموو بەریتانیا ئەو قسەیە یادعکەن دوایی لێرە لە پێشەکانە هەرکەس ببوورە هەرکەس باسی ئەوروپای کرد ئەو قسەی کاگازات ببڕن و لە کۆمێن نییە لە بۆی دابرێت من وعدێکە داومە حتا بمێنم خزمەتی خاکی خۆم بکەم لامایسە زۆرێک بڵێ بۆ هاتوو ئێکاکە دوان زەمانە سەرمەوە تا لە خۆڵی شارە زورە با نەفەسێکیش بەم و کۆمەڵی بیرۆکەی ئەم وڵاتەش بەرەوە بیرۆ وڵاتەکەی خۆم و کۆمەڵێک گەنجی ئەم وڵاتە ببینم و بەعزێک لە چاکە و پیاوەتی ئەو کوردانە بەس ببینین و ماژماچێنێک لەگەڵە تەواویەکەم کاگازات ئەگەر تۆ یعنی ئەمە ڕێک بەڕاشکاوانم بەڵێ دیدارەکەی ئەگەر کاتێ بێتەوە چی مەسەڵەن بچین لە خزمەتی کاک سەرباز بەرزنجیا لە لەندەن ژێگەی پارێزگای و پارێزگای بێرمینگامە تقریبان دیدار و کۆبوونەوەیەک هەیە ئەگەر ڕێکەوێت بەڵێ هەم کاتەکەی جەنابێت کەمە و هەمیش کۆمەڵێ ئیلتیزامات دروست بۆندا بەڵام ئەگەر ئەوان بۆ نمونە یەکێک لەوان یا خودی وەزارەتی ناوخۆی ئەم وڵاتە پێشنیار بۆ بکات کە ڤیزەی 5 ساڵی باتێ لە ماوەی 1 مانگە بە خانوو کەرسە و امتیازاتەوە داوا بکە لە ئازاد لێرە بمێنێتەوە کاگازات لە بەرتانیا ئەمێنیتەوە لێرە بە یەک شەرت بە یەک شەرت سوودم هەبێ بۆ کوردەکان ئەویش لە کارەکەی ئەوێن پەک نەخا چونکە ئێستا من بڵێ ناگەڕێتەوە بە لێرە نیشتە جێبیت هەموو بەریتانیان باتێ دانانیش سوێن بەخوا هەموو بەریتانیان باتێ دانانیش ئەو عاشقی خاکی خۆمانی کورم ڕۆژوای دەکە ڕۆماچێکم
خوا شایەتە خاکەکە بە لێومە قوڕەوە چێتە خوارێ وە سوێن بەخوای گەورە حەتا ماوم ئەبێ وعدێکتان پێ بدەم زیاتر و زیاتر خزمەتی ئەو وڵاتە بکەم ئەگەر توانی بێتم خۆ کێڵە کاکە من کارێکم کرد بێ خەسوودی دەبینی من بەڵام تەمەناکەم سوودێکم گەیانێ بە کوردستان و هەتا بژمێنم وعدێ بە دوای قوتی ئەو میلەت تا بڕۆم زیاتری کەم با یەک شیشتان پێ بڵێن هیچ قەومێک نییە بە قەومی کورزی دەبێت هیچ قەومێک لە دنیا من لێرەوە حەزەکەم شتێکتان پێ بڵێم نەترسن لە میلەتی کورد خاوەنی خاکێکی خوا شایەتە ئاوا تۆوی تێڵ بۆ خۆی سەوزە بێت بەڵامی لە یەکشن نوقسانی بەرومێکی زۆر بێبازارن بەرومێکی زۆر ناناسرێ بە دەروی وڵات داواکارم خۆت شایەتی من 3 کیلۆ ڕستقی کوردستان مێناوە تێرە 3 کیلۆ کیلۆی تەماتە کیلۆی خەیار کیلۆی بیبەر ئەوە خەڵگاتۆتە ئەوێ خواردوێتی و تام بۆن و چێژی کردووە و بەڵام بەداخەوە کیلۆیەک خەیار لە لای من بە 350 دینارە ئیتر لێرە نازان بەچەندە 8,000 خۆمان ئەی بۆ کارێنەکەی خەیاری دەستقڵی شاوەکانی کوردستان وا لێ بکەین کە لە باتی ئەوەی 350 بکە با 750 دینار بکە من قەت ئەوە ناڵم کیلۆیە خەیار بەسەر میلەتەکەەوە بچی بێ بە 2000 بەس لەگەڵ ئەوە شانیم کیلۆیە خەیاری دەستقڵی شاوەکانی کوردستان بدەم بە 250 دینار کە پارەی کیسەکەی نییە کە تێیەکەی یخۆ لەگەڵ ئەوە شانیم کیلۆیە خەیار لە کوردستانە وای لێ بچێت 2000 دینار فەقیر و هەژاری کوردستان نەیخوان نا ئێمەی کوردیژەوە ویژدانمان نییە کیلۆی خەیار بین بە 2000 دینار بەسەر میلەتەکەمان توجارەت بکەین نا بەڵام داواکارم ئەو بەرومە جوانەی کوردستان ئاشناکەین بە وڵاتەکان بۆ ئەوەی زیاتر سوودمەند بێ لە کەرتی کوشت و کاڵ ئەو فەلاحی کە 12 مانگ ئارەق ئەڕێژێ و 12 مانگ ڕەنجی هەیە بەڵام سێرەکەی دوای ڕەنجەکەی دەسی لە بنی هەمانەکەەوە دەرەچێت ئەو بەڕێزان ئەڵێ وەڵامەکەمە تەواتی وەرنەگرت بۆ میوە چرچەکە چیت کەم لەو گەڵامیوەکە چرچەوێت چارەسەرە چێت ئەوە یەکیامان جوابدایەوە کە شیرینە هۆکارە بووی دومیشان ئەو میوەی کەوای لێ تووشی نەخۆشی فطریاتە بێ 10 دقە خۆرە 10 دقە بارانە 10 دقە شێیە 10 دقە ساردە کەواتە ئەگەر ئەتەوێت میوێکی جوانت دەستکەوێت گەڵایەکی جوانت دەستکەوێت خۆ تۆ میوەکە و هەر بچووکە بەقەدەر بانەیەکی منە لە شارە زۆر بڕوان پێ بکەن سەقێکم دروست کرده بوو مەترونیوە درێژ بوو میوەک نییە لە وڵاتان 2 مەتر درێژ بێت کەواتە لاوێنێ دروستەکەم 4 مەتر 3 مەتر نایەڵم قەترە ئاوی بەرکەوێت ئەگەر تۆ ئەتەوێ گەڵایەکی جوانی دۆڵمەت دەستکەوێت بێ نەخۆشی لاوێنێ بەسەریە بۆچی باران لێیە بۆچی شێ لێیدا هەتا وای لێ ئەو 2-3 مانگە کە تیشێکی خۆر دەرەکەوێ و شێکەمە بێت و باران نامێنێ ئەبێ ئێمە لەژێر لایوێنە ئەو ئیشانە بکەین لێ کاکردۆڵی کاک سەید ترۆزی کلۆی بە 10 پاوەنە لێدا نزیکی 20,000 خۆمانەکە ئەو کیلۆ 10 پاوەنیە و ئەو تەماتەی کە باسمان کە 4 پاوەنە پرسیارێکی یان دروستکردن کاک ئازادی بەڕێز جەنابەت کە چیتەوە کوردستان بۆ ئەرکێ ناکێشیت کە ئەمە خۆڕێ مخم بزنس ناکەن بەڵام پێشنیاری بزنس بکە هەمیشە کردومە کردودا کاکە وەرن بەڵام هیواداری بە نوێنەرایەتی کوردی ئێرەوە ئەم دڵخانەمان پێوتیت و ئەیبینیت و کەواش لە بازاڕەکانە خۆت دیراست کردووە بچیتەوە لای وەزیری کشت و کاڵ لە کوردستان بە نوێنەرایەتی کوردانی بەریتانیاوە داوای لێ بکە کە لێرە ئەو کاڵانەی کە خۆمانەیە لێرە ڕەواجی زۆر باشە بۆ نمونە کیلۆیە کولەکە بە 4-5 پاوەنە ترۆزیە 10 پاوەنە تەماتەیە 5 پاوەنە باینجان هەر تەواو گرانە باینجانی گردەنازێش بڕوان پێ بکە پیکاوی ئەدرێ بە 100,000 80,000 یەک بە 5 خێرەکە بەڵە قوربان با نیوەی ئین بێت بۆ نمونە با یەک بە 5 نەی بڕێ یەک بە 3 بیبڕێتویی بۆ بەسڕ بێت کاکسەی ئەمە من 20,000 ڤیدۆم زیاوەیە هەموو قسەکانیشم هەیە من ئەڵێم کشت و کاڵکردن ئەبێ پلانی بۆ دانی ئێمە بە یەکشم نەجاحەت لێنین
نابێ پارە بنێرینە دەرۆشتمان بۆ بێ ئەبێ شت بنێرینە دەرۆ پارەمان بۆ بێتۆ ناوە من ئاڵتونێکی عیالە 24م کردووە 5 ساڵە هاوارەکەم 5 ساڵە یەک بەرمیل نەوت بە $100 یەک بەرمیل زەردەچەوە بە 3 ملیۆن دینارە دەوەرە حسابی کاکە 3 ملیۆن نا 2 ملیۆن کاکە 2 ملیۆن نا ملیۆن و نیوێ کاکە ملیۆنێک پارەی چەند بەرمیلە پارەی 10 بەرمیل نەوت کاکە وەرن با زەردەچەوە بکەین کاکە وڵاتی ئێمە بۆ زەردەچەوە زۆر موهیمە کاکە وەرن لە باتیەوە ئێمە زەردەچەوە لە هوندستان و پاکستان و ئەفغانستان بێنین با ئێمە لە کوردستان و زەردەچەوە بەین بۆ سێ وڵاتە بڕوان پێ بکەن زەردەچەوەیەکم کردو هیچ وڵاتی نیەتی با بێن مناقەشەی لەسەر بکەین کاکە ئەوە 3 ساڵە هەوڵم نەکەن بووە بەس کە ڕۆشتمەوە بەرنامەیەکی جوانی لێدا ئاڕژم بەروومی 3 ساڵی ژێرخاکتان بۆ دەرێن جا بزانن چ زەردەچەوەیە ئەو ئەمنی زۆربەی کۆمنتەکان ئاواتی وە خوازم کە جناب لێزری کشتتوکاڵ بوودا بووە لە شاناسخان نازانم و قسەکێ بووە چه قسەیەکی کردووە لێی گەڕێن واز دەبێنتە دوای شینە سەر کۆمنتەکان بەڵێ کاکەزات کاتی جەنابت ناگرین زۆر زۆر خۆشحاڵ بووین زۆر سپاس ئەزانم جەنابت بەڕاستی خزمەتکردنمەداری لەو خەڵکە هیلاک نابیت وێ ڕایەوەی کە ئمڕۆ خەڵکانێکی زۆر بینیوە بەڵام کاتی بەلای من پرسیاریم لێ کردی وتم هیلاک دیاریت تۆ ئەگە هیلاکیش بوو بیت و واقعەن فعلەن هیلاکی بەڵام تو هیلاک نیم من لە خزمەت ئەو خەڵکەیە تا باهیلانیش بەڕاستی ئەمە تۆی گەورە کردووە خزمەتکردن جنابی گەورە کردووە سپاس بۆ هەموو لایەک سپاس بۆ وانی کە لە لایڤەکە لەگەڵمانە بوون ماوە یەک دەقیقە بینەوە گەشتێکی زەڕوری هەیە خێرا لە کۆمنت باسی بکەن پێشەوەی کە لە لایڤەکە دەرچین کاگەزار کۆتاوە شەوت قسەیەک تایبەتی شتێک بۆ کودارێنی بەرتانیا ئەو وەفا خۆشەویستیانیان بەرامبەر بە تۆ قسەیە زیادی شتێک دێرەوە سڵاوی خۆشەویستیە پەیامی شتێکیان بۆ بگێنە من هەمیشە خۆشم ویستون و دووبارە و سێبارە چاوی یەکە بەیەکیان ماچەکەم دوا پەیامی منیش ئەوەیە با بە هەمومانەوە لەخوا بە زیابێ کوردێکی زۆرەوە تا لە وڵاتانی دەرەوە ئەگەر بتوانین بە دایەک بە تۆلێک کوردستانی پێسەڵسکەی ئەو وڵاتی پێ بپارێزین لە کۆڵەشت لەبەرەوەی وڵاتمان با لە مێز نەبێتەوە هەر ئەبێ ئێمە لە وڵاتی خۆمان بژین کەواتە با پاڵپشتی وڵاتی خۆمان بین بە سەڵسکردنی بەوەی کە خۆ ئەگەر بتوانین مەسەلەن کیلوی تەماتی وڵاتەکەی خۆمان بخۆینەوە پاڵپشتێکە بۆ کەرتی کشتتوکاڵ و بۆ پشتی جوتیاران و من هیچ شتێکم نەماوە هەرەوەنەی ڕێز و حرمەتمێ بۆ هەرەموتان چاوی هەمووتان ماچەکەم و هەتا ماویشم خزمەتی وڵاتەکە مەکەم دەرحەق ئەوەی کە ئێوە خزمەتی منتان کردو و چاوی هەمووتان ماچەکە کاک ڕێوار بەناوی کاگازادشەوە سڵاو لە جەنابت بێت سڵاو ڕێز و حرمەتمێ بوو ئەو بەڕێزانەی کە کۆمنتەکانمان نەبینی و خۆشەویستیان نواندووە بەناوی کاگازادەوە سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ هەموو لایەک سپاس بۆ بینەرانی بیکەی فۆر سپاس بۆ کاکە شەموز کە لایڤەکەی گواستەوە سپاس بۆ هەموو لایەک سپاس بۆ جەنابی کاگازاد بۆ تۆ کە عەزیەتمان دایت و ماشان کارێکمان بۆ کردی هەندێک خۆشحاڵ بووین چاوی تۆ ماچەکە کاتێکی خۆشخواتان لەگەڵ